سڵاوتان لێبێ کاک دکتۆرگیان زۆر دەستخۆشی و لێ یەکەم سپاس دەکەم کە ئەم دەرفەتە و بێمە ڕەخسان. من پرسیارێکم هەیە لە جەنابەت بە حکومی ئەوەی کە پسپۆڕی کۆمەڵایەتیت و کەسێکی دیاری لە ناو کۆمەلگایە، خودی خۆت ئایا تا بڵێ هەڵوێستی کەسانی دەوروبەر کەسانی تر چۆن ئەبینی بەرامبەر خاوێن پێداویستی تایبەت، هەستەکەی جیاوازی هەبێت لە ئێستا و ڕابردووە؟ جوان، سوپاس بۆ خاتوو دەستی. تەمان ئەوەندەی کە من بزانم ڕازگویانە قسە بکەم لەم بەرنامە و جاران بە چاوێکی بەزەی سەیری خاوەن پێداویستی تایبەتەکرا کە من لەگەڵ ئەوانیم بە هیچ شێوەیە نە تۆ ڕازی بە نە من ڕازی بم نە دایک و باوک ڕازی بێت، چونکە تۆ مرۆڤێکی تەواوی، تۆ مرۆڤێکی خاوەن بەهرەی، تۆ مرۆڤێکی خاوەن دەسەڵاتی. لەبەرەوە ئەتوانین بڵێن لە کوردستانی خۆمان و جاروان لە زوو لە کۆمەلگاکانی تریشا زۆر جار بە بکو چاوێکی بەزەی. بەس ئێستا خۆشبەختانە لە دوای بەرەوپێشچوونی بواری ڕاگەاندن، لە دوای بەقوتکردن و بەهێزکردنی ڕێکخراوەکەی خۆتان، لە دوای ئەوەی کە تۆ خاتو سۆزی و جوانەخان و دەیانی تر و کاگڕێبوار و خەڵکانێکی تر و مامەسا عوسمان و مامەسا عومەر و خەڵکانێکی تر هەیە کە لە بواری خاوەن پێداویستی تایبەتە و نابینا توانوێنە بەهرە و توانە و تاقی خۆیان بەکاربێنن. ئێستاکی هەستەکەی کەم تا زۆر خەڵک بە چاوێکی تری سیر دەکات، خەڵک ڕێز و شکوەیەکی تایبەتی هەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئێستا بیر لەوە کراوەتەوە کە خۆشبەختانە زۆربەی دایرەکان شوێنی چوونە ژوورە و هاتنە دەرەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت دروست کرێت، زۆربەی ئۆتێلەکان، زۆربەی شوێنە گەشتیاریەکان ئەگەر نەڵێن هەمووشان بەڵام زۆریان بیر لەوە دەکەنەوە. زۆر جار ئێستا بیر لەوە دەکرێتەوە کە کورسی دابین بکرێت لە ناو زانکۆ پەیمانگاکان، بە تایبەتی زانکۆ حکوومیەکان بۆ ئەو کەسانی کە ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بن و وەرگیرێن تەنانەت لە زانکۆ پەیمانگا ئەهلیەکان ئەوەندەی هەواڵم پرسیوە. ئێستا بیر لەوە دەکرێتەوە ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەت لە زانکۆیەک یان لە پەیمانگایەکی ئەهلی وەرگیرێت بکرێ بە فری بەبێ بەرامبەر وە خوێندنەکەی بۆ تاوکات. ئەمانە هەمووی بەڵگەی لەسەرەوەی کە نەزری خەڵک گۆڕاوە، نەزری چواردەور گۆڕاوە و وەکو ڕابردوو نییە. دایک و باوکەکان ئێستا بیر لەوە دەکەن و منداڵەکانن بخوێن و تاوەکو بەکالێرس و ماستەر و دوکتۆرا بڕۆن و چواردەور و کۆمەلگاش تا ڕادێک. بەڵام هێشتا کە وەکو پێویست نییە، یانێ ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ هێشتا وەکو پێویست نییە، دەبێت باشتری بکەین، چاکتری بکەین و ئەم جۆرە بەرنامەش بۆ ئەوەیە کە ئەو شکۆیە زیاتر بگەڕێنەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت و بتوانێت توانە و تاقەکانیان بەکاربێنێت.